سڵاتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان بڕانی خزمەتگوزاریە تەندروستیەکانی کرێکارانی شارەوانی ورمێ کێشەی کەم ئاوی بۆ 35 ملیۆن ئێرانی لە پارێزگا جیاوازەکاندا قەیرانی کەمی دەرمان و دۆخی خراپی نەخۆشانی تالاسمی گەماروەکانی بەریتانیا بۆ سەر 12 کەس و دامەزراوەی پەیوەندیدار بە ئێران و دابەزینی بەرچاوی هەناردەی ئەڵمانیا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. درێژەی هەواڵەکان بڕانی خزمەتگوزاریە تەندروستیەکانی کرێکارانی شارەوانی ورمێ سەرچاوە کرێکاریەکان لە ورمێ ڕۆژی دووشەممە 21 گوڵان ڕایان گەیاند بەهۆی قەرزاربوونی شارەوانی بە ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی ماوەی بەکارهێنانی خزمەتگوزاریە تەندروستیەکانی ژمارەیەک لە کرێکارانی شارەوانی ئەو شارە نوێ نەکراوەتەوە. فەرمانگەی دابینکردنی کۆمەڵایەتی ورمێ بەهۆی نەدانی حەقی بیمە لەلایەن شارەوانیەوە ئامادە نەبوو دەفتەرچەی بیمەی کرێکاران نوێ بکاتەوە. ئەمەش بۆتە هۆی دروستبوونی کێشەی جدی بۆ کرێکاران و بنەماڵەکانیان بە تایبەت ئەو کەسانەی لە ناوەندە تەندروستیەکاندا خوێندەوارن. یەکێک لە کرێکاران وتی کارفەرما بەرپرسیارە نەک کرێکار کەچی ئێمە باجەکەی دەدەین. گیانلەدەستانی کرێکارێک بەهۆی داڕمانی دیواری کاڵ لە مەشهەد. بەپێی راپۆرتە بڵاوکراوەکان ڕۆژی دووشەممە 21 گوڵان داڕمانی لە ناکاوی دیواری کاڵ کەناڵی ئاوەڕۆ لە گەڕەکی کەشاوەرزی شاری مەشهەد بوو بەهۆی گیانلەدەستانی کرێکارێک و برینداربوونی سەختی کرێکارێکی دیکە. ئەم ڕووداوە کاتێک ڕوویدا کە ئەو دوو کرێکارە خەریکی کار بوون و کەوتنە ژێر داروپردووەوە. هێزە فریاگوزاریەکان ڕایان گەیاندووە کە یەکێک لە کرێکاران هەر لە نەخۆلەکەکانی سەرەتادا بەهۆی خنکانەوە گیانی لەدەستاوە. کێشەی کەم ئاوی بۆ 35 ملیۆن ئێرانی لە پارێزگا جیاوازەکاندا. وتەبێژی پیشەسازی ئاوی ئێران ڕایگەیاندووە کە نزیکەی 35 ملیۆن کەس لە دانیشتوانی وڵات لەگەڵ کێشەی کەم ئاوی بەرەوڕوون. ناوبراو ئاماژێ بەوە کرد کە دابەشبوونی باران لە پارێزگاکان زۆر جار ناهاوسەنگن لە کاتێکدا پارێزگاکانی وەک ئیلام و کرماشان بارانی باشیان لێباریوە، بەڵام پارێزگاکانی وەک تاران، قم و ئیسفەهان هێشتا بەدەست کەمبارانیکی توندەوە دەناڵێنن. شارەزایان دەڵێن ئێران بەهۆی بەڕێوەبردننی نادروستی سەرچاوە ئاویەکان و وشکە ساڵیە یەکی لە دوای یەکەکان لە قەیرانێکی قوڵدایە. قەیرانی کەمی دەرمان و دۆخی خراپی نەخۆشانی تالاسمی. بەڕێوەبەری ئەنجومەنی نەخۆشانی تالاسمی پارێزگای کرماشان هۆشداریدا لە توندبوونەوەی کێشەی دەرمانیەکانی ئەم نەخۆشانە و ڕایگەیاند کە کەمی دەرمانی سەرەکی تەندروستی ئەوانی خستووەتە مەترسیەوە. بە وتەی ئەو بەرزبوونەوەی تێچووی چارەسەر و دەستنەکەوتنی دەرمان پرۆسەی چارەسەری زۆرێک لە نەخۆشانی تالاسمی پەکخستووە کە ئەمەش دەتوانێت لێکەوتەی مەترسیداری بۆ سەر ژیانیان هەبێت. هۆشداری چاودێری مافەکانی مرۆڤ سەبارەت بە مۆندیالی 2026. ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ هۆشداریدا لە ئەگەری ڕوودانی کارەساتی مرۆیی لە کاتی بەڕێوەچوونی مۆندیالی 2026 لە ئەمریکا، مەکسیک و کەنەدا. ئەم ڕێکخراوە ڕایگەیاندووە کە پێویستە مۆندیال ببێتە هێمای پابەندبوون بە مافەکانی مرۆڤ، بەڵام پێدەچێت ئەم خولە گەورەترین مۆندیال بێت، نەک باشترینیان لە ڕۆڵی پاراستنی مافەکانەوە. گەماروەکانی بەریتانیا بۆ سەر 12 کەس و دامەزراوەی پەیوەندیدار بە ئێران. دەوڵەتی بەریتانیا ڕۆژی دووشەممە 12 کەسی ڕاستەقینە و یاسایی پەیوەندیدار بە حکوومەتی ئێرانی بە تۆمەتی بەشداری لە چالاکیە دوژمنکارەکاندا خستە لیستی گەماروەکانیەوە. بەپێی ئەم بڕیارە سەرجەم دارایی و ئەژمارە بانکیەکانی ئەم کەسانە لە بەریتانیا بلوک دەکرێن و مافی سەفەرکردنیان بۆ ئەو وڵاتە لێدەسەندرێتەوە. داهاتی کوڕی قاڵیباف لە بازاڕی خانوبەرەی ئوسترالیادا. ڕۆژنامەی گاردین لە راپۆرتێکدا ئاشکرای کرد کە ئیسحاق قاڵیباف کوڕی محەممەد باقر قاڵیباف لە کاتی مانەوەی لە ئوسترالیا لە ڕێگەی
بە کرێدانی خان و لە شاری مێلبۆرن داهاتی هەبووە و توانیویەتی مۆڵەتی نیشتەجێبوونی درێژخایەن وەربگرێت. بەڵگەنامەکان نیشانی دەدەن کە ناوبراو لە نێوان ساڵانی 2016 تا 2018 وەک یاریدەری توێژینەوە لە زانکۆی مێلبۆرن کاری کردووە و مانگانە پارەی لە کۆمپانیایەکی خانوبەرە وەرگرتووە کە وەک کرێ وەرگیراو لە کرێچیەکان تۆمارکراوە. دووە هەواڵمان سەبارەتە بە دابەزینی بەرچاوی هەناردەی ئەڵمانیا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئامارە فیدراڵیەکانی ئەڵمانیا نیشانی دەدەن کە هەناردەی ئەم وڵاتە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهۆی شەڕی دواییەوە بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە. هەناردەی ئەڵمانیا بۆ ئێران لە مانگی مارسدا 67% دابەزیوە. هەروەها هەناردە بۆ وڵاتانی قەتەر، عێراق و کوێیت زیاتر لە 50% کەمی کردووە کە نیشانەی کاریگەری توندەکانی ئاڵۆزی ناوچەکەیە لەسەر بازرگانی جیهانی. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.